ڕەگە زۆر بەمانە و کەسانەمان بینی بەیان لە دەوروبەرمانە هەبێت کە کاتێک مۆبایلەکەی لێ بە دوورە بێ هەست بە ناڕەحەتیەکەیان ئەوسا گەرماوەیەکی زۆر ئینتەرنێت بەکار نەهێنێ یەکسەرم کەسە پێوەی دیارە و دەوێت بە زووترین کات بەدەستی بێنێ. لە ڕۆژگاری ئەمڕۆدا یەکێک لەو شتانی کە بۆتە جۆرێک لە ئالوودەبوون و ئالوودەبوونێکی سیر کە زۆرێک لە مرۆڤەکان لە تەمە لە جیاوازەکانی بەخۆیەوە سەرقاڵ کردو ئەویش بابەتی ئەنتەرنێتە و لە ئێسادا لە جیهاندا بۆ بە یەکێک لەو گرفتە باوانەی کە زۆرێک پێوەی دەناڵێن بە شێوازێک ئەگەر کەسەکە کاتێکی بێسنوور لە ئینتەرنێتکردندا بەسەر دەباتەوە ئەگەر بێت و ئینتەرنێتی لێ بە دوور بێ ئەوە هەست بە خەمۆکیە کاتوە ناتوانێت کۆنتترۆڵی باردۆخی خۆی بکە ئەمە بۆتە هۆی یەکێک لەو گرفتە باوانەی کە هەیە ئێمە ژەمانەی بە دیاریکراوی بزانین ئالوودەبوون بە ئینتەرنێت چین وە چۆن پێناسە دەکرێت ئایا هەر بەڕاستی بۆتە نەخۆشی یان ئەوە تا دەکرێت چۆن چارەسەری بکەین و هۆکارەکانی توشبوون و خۆپارێزی لەوەی کە ئێمە تووشی ئەم جۆرە لە ئالوودەبوون بین بێگومان باسی ئەم بابەتە دەکەین بە وردی و بە کۆمەڵێک زانیاری زیاترەوە بە میوانداری دکتۆر جعفەر عومەر پزیشکی پسپۆڕی دەرونی کە لەم تەوەرەیە لەگەڵمانایە کاک دکتۆر بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونت. ئالوودەبوون بە ئینتەرنێت چۆن پێناسە دەکرێت؟ بەنای خۆی گەورە خۆی لە ڕاستیە ئێمە ئالوودەبوون خەڵک زۆر جار کاڵی ئالوودەبوو یان مدمین بوو یا هۆگری شتێ بۆ یەکسەر دەگەڕێنە بۆ مادەی هۆشبەر و مەی و جگەرە. بەڵام ئێمە دوو جۆر ئالوودەبوونمان هەیە. جۆرێک لە ئالوودەبوون پێوت ئالوودەبوونی مەواد ئەوانەی کە مادەی هۆشبەرن وەکو جگەرە و مەی و مادە هۆشبەرەکانی تر کێسە باون و دووەم جۆریش ئالوودەبوونە بە ڕەفتار یا بە چالاکیەک بۆ نمونە مەسەلەن یەکێک لەوانە قومارە ئالوودەبوونە بە قومارکردن لە ڕێی ئینتەرنێت و یا مەسەلەن ئێستا ئەمریکا باوە بابەتی مەسەلەی ئالوودەبوونە بە ئینتەرنێت یا بە مۆبایل یا بە سۆشیال میدیا هەموو ناوەکانی توانی لێ بنین ئێمە. بەڵام وەکو زیاتر ئێمە لە کتێبەزانستیەکانە وەکو بابەتێکی 100% وەکو نەخۆشی هەژماری ناکەین بەڵام بەڵێ گونجا ئالوودەبوون لە لای مرۆڤ دروست بکە چونکە سەرجەم تایبەتمەندیەکانی ئالوودەبوون یان نیشانەکانی ئالوودەبوون کە ئێمە 11 نیشانی ئالوودەبوونمان هەیە ئەتوانین لەسەری جێبەجێ بێ لەسەری تەطبیقە بێ کەویش بەگشتی ئەوەیە کە کەسێک شتێک نەتوانێت وازی لێ بێنێ ینی بەردەوام لەگەڵ یا خەریک بێ هۆگری بێ وە کاتی بەکارهێنانەکەی زیاد بکە سەرڕای ئەوەی کە زیانە کۆمەڵایەتی کەسی یاستەنانەت یاسایەکانی و خێزانیەکانیشی لەسەری و تەندروستەکانیشی لەسەری بەردەوامە بەڵام هێشتا هەر بەکارێنێ هەر بەگەڵیەتی هەر حەزی لێ وە لەگەڵەوەش هەڵپی هەیە بۆ بەکارهێنان یانی ئەوەی کە ویستیشی لە ڕادە بەدەری هەیە کە ئەم بەکاری بێنە بۆیە بە هەمان شێوەش مۆبایل و تەکنۆلۆژیا سوشیال میدیا هەرم بابەتێ یانی تۆ مەسەلەن کاتێک کە بەکاری هێنی بینی لە سەرەتاوە لەوانەیە ئەو کەسانی کە دەست پێیەکەن لە تەمەنێکی بچووکیەوە کە بەکارێنە چەند ئێستا لە مناڵی شۆسە ئالوودەی مەسەلەی تەکنۆلۆژیا بوون هەمومان هەر مناڵەکانمان ئێمە خراپترن بەڕاستی مرۆڤ گەورەکان باشن بە زیانی کە سەیرێکی ڕۆژ بە ڕۆژ هەستەکەی کاتی زیاتر پێویستە سات بۆ سەدەسەکەی پێویستەکە زیاتر بەکارێنێ زیاتریش کێشت بۆ دروستەکە کێشەی تەندروستی مەسەلەی چاو و مەسەلەی فەقەراتی بل و زۆر مەشاکلی تر بوو کێشەی خێزانی خێزانەکان لێکدا بڕاوە کێشەی پەروەردەی مناڵەکان ئاگامە لە مناڵ نەماوە ئەم بەس خەریکی مۆبایل و هەریکی تەکنۆلۆژیاکە کە بەدەستمانە وازی لە ناهێنەوە ئینتەرنێتی تر ژیان لە ناوە بە بەڕاستیان تێک تایبەتمەندیشی تایە کە ئێمە ئاڵێن هۆکارێکی ئالوودەبوون بریتێلەوەی کە مرۆڤەکە چێژی لێ ببینێ طبعا چێژی زۆری لێ بینی لە مەسەلە ئینتەرنێتە کاتێک کە توی کەیتەوە حەزت لە چ جۆرە ڤیدیۆیەکە یەکجار ڤیدیۆکە لێبە چەند جارێک بۆ دێ حەزت لە جۆرە بابەت و مۆزوعەکە بۆ نمونە مەسەلەن خانمە حەزیان لە مەسەلەی دیکۆرات و جوانکاریوانەیە هەر ئەوەت بوێن تۆ وازی لێ ناهێن یا تۆ پێویستیت هەیە بۆ نمونە ئەتوی خانەکەت بگۆڕی چیتە سەر بابەتی بۆ دەهێن ئەو لە بۆێنێ تۆ ناتوانانی بچیتە دەرەوە لێرە یا مەسەلەن حەزت لە سێکری جۆرێک لە درامە و لە فیلمە هەموو کورتە فیلمەکانی وت بۆێنێت چکەمە جۆرێکە لە سیستەم کە داڕێژراوە ئەمە واکە بەردەوام من لەگەڵ یابم و بچم و نەشتوانم واز لێ بم ینی ئەگەر هەرێکێک لە ئێمە کاممان کاڵن ئالوودە نیە لە کۆمەلگای ئێمە ئەوەی کە فێری مۆبایلە بوون بەکاری بێنین ئەگەر بۆ ماوەی 6 ساعت بۆ 10 ساعت پێمان نەبێ هەستەکەین نقصانێکمان هەیە هەستەکەی خەلەلێکی گەورەمان هەیە کێشێکی گەورە لە ژیانی ئێمە ڕوویاوە لە هەر بۆنەیە کابینێن بەردەوام بچین جارە بەکاری بێن ئینتەرنێتەکە بزانین چیە خەتەکە چی خەتی خۆماقاوە خەتی کەسە ئەوش نەباوە خەتی ماڵی تر هەموو کەسی خەتی فری پێ لە ماڵی خۆیە لە مۆبایلەکەی خۆتانە بەکار باشە کاکتۆر هەر پێیوەست بە پرسیارە کەسانێکمان هەن دەڵێن لەبەرەوەی ئێمە کارمان ئەوەیە پێویستە بەردەوام ئینتەرنێت و مۆبایل لە بەردەستمانە بێ هەنی بە شێوازێک ئەم کەسە بە هیچ شێوازێک مۆبایل لێ بە دوور نابێتەوە ئەمەش هەر شێوازێکە لە ئالوودەبوونیان ئەمە
جیاواز بۆ لێ نەکرێت. بەڵام کەسانێکی ئیشیان تەنها ئیشان بریدە لە ئیشی تەکنۆلۆژیا و مەسائلی بابەتی ببڕۆبردننی پیجێکە یا مەسەلەن سایتێکی هەیە لە کەناڵەکە کارەکە ئەوانە ئیشەکانەوەی بۆ کاتی ئیشەکەی خۆیان پێویستەکە بۆ شێوە بێت پێویستەکە بەکاربێن ئەمە ئەو جۆرە کەسان ناگرێت و یا مەسەلەن ئێمە مەسەلەن بۆ نمونە من ئەکاونتێکی کەسی خۆمە هەیە لەوانە لە شەو ڕۆژێکا بۆ نووس ساعاتێ بەکاری بێنم ئەمە ئالوودەبوون ئەمە شتێکە بەڕاستی بڵین مۆبایل و ئینتەرنێت بۆتە بەشێک لە پێداویستی ئەمڕۆی مرۆڤ ینی پێداویستیە شتێکی زیادە نییە ئێمە پێویستمان پێێت یعنی ئەمە زۆر کاراسانی بۆیە ماکە ئەگەرم ئەم مۆبایل و تەلەفۆنە نەبووە چۆن دەتوانێت تۆ بڵێ بۆ کەناڵێک بۆ شێوە بەرنامە بکە ئەم تەکنۆلۆژیا ئاسان بەرنامەیەوە لە میدیا دابەزێت پێداویستێکی ژیانە ناتوانین لای بدەین بەس زیاد بەکارهێنانی مەسەلەن وەرزشکردنیەکە زۆر بەکاری زۆر وەرزشکی وەکو ئالوودەبووی خراپە مەسەلەی خواردن ئەگەر خواردن زۆر خۆی خراپە خواردن شتێکی چاکە شتێکی خراپ نییە لەبەرەوە زۆر بەکارهێنانەکەی زیاد لە پێویستەکەی نەک کەسێک کە بۆ خۆی بۆ نمونێسە زۆر پایبوون ئەو کەسانەی کە ئیشان بەسەوەی مەسەلەی ڕکلامی سوشال میدیاکە یا مەسەلەن پیجەکان بەتوان ئیش و کاری ئەوەیە ناکرێ واز لێن بەڵام ئەم کەساگەرمە دامان بڕی لەم بابەتە لە کات دەرەوەی کارەکەی خۆی پیشەکەی خۆی بۆ نمونە داوامی هەیە لە بەیانی 8 ساعت پێ چواری ئێوارە لە دوای ئەو هەر خەریکی بوو هەر نەیتوانی واز بێنێ ئەو کاتە لەمە گرفتێکی هەیە. زۆر باشە دکتۆر جعفەر لە چ تەمەنێکەوە دەکرێت ئالوودەبوون بە ئینتەرنێت و سۆشیال میدیاکانەوە ڕوو بدات و وتت 11 نیشانەی هەیە و نیشانەکان چین؟ بەڵێ خۆی ئالوودەبوون پێویستی بە تەمەنەوە لە هەموو تەمەنێک ڕۆدە ئێستا لە مناڵانە زیاتر وەک لە گەوران مناڵان زیاتر تووشە بن ینی مناڵ زیاتر هۆگر و ئالوودەیە بێ و چونکە مناڵ ئێستا بارودۆخەکەی ژنگی دەرەوەی کەمتر بۆتە زیاتر ژنگی ناوەیە و ئێمە کودەکان باکە خۆمان زیاتر مەشغوڵین بە هەم بە بەکارباری ژیان و دەرەوە هەم بە مۆبایل و تەکنۆلۆژیا خۆمان زۆر بەکارێنین و کەمتر گرنگی بە مناڵەکانە دەین بۆیە زیاتر مناڵان تووشە بن وەک لە گەوران مناڵان و لەناو مناڵەشە بە تایبەتتر نەوجەوانان کە زیاتر ئالوودەیە بن لەبەرەوەی چێژی زیاتری لێ بن و بە دەچوونی زیاتر بکەن و زۆر بەرهەمی زیاتر بۆ ئەوان هەیە بۆی بتوانن ئالوودەی بن وەکو نیشانەکانی وەکو وتم یەکەم بەهێزترین نیشانەی بریتە لە هەڵپەکردن یعنی تۆ هەڵپەی بۆکەم پێڵەن کریڤینگ یعنیەوەی شتێکە لێ بەڕە شەیدای بێت ئەمە شەیداییە بیت یعنی ئەگەر ناتوانانی بەبێەوە بژی ناتوانێت بێ ئیدارە بکەیت بەبێ ژیانەوە گوتم لێدا ببڕی هەستەکە شتێک نەقسی هەیە دووەم ئێمە نیشانەکانی لێ ژیرانەوەی پێڵێن مەسەلەن کە لێ یەکدی تۆ قەلەقە تووڕێ بێزارە بێت تااقەتە جێوی نییە حواسی نییە تووشی خەموو خەفەت و بێزاریەکە بەڵە بیزەوت هەستی پێەکەی کە ئەمە کەسێکە گرفتیشی هەیە مشکلەیەکی وەکو چۆن کەسێک کەسگەرە ناکێشێ هەست بەسەرێشە و قەلەقی لە ڕاوکە و تۆڕەیەکە بە هەمان نیشانە بەڵام بە جیاوازتر لەوەی ئەو دەرەکەوێت ئەمە مەسەلەی بابەتی بە مەسەلەیەکی ترەوە گوتم کاتی زیاترت پێویستە وەک لەوەی کە پێویستتر بە پێشتر بەکاردەوە تۆ بەردەوام ئەبێ زیاتر بەکاری بێن یعنی ڕۆژ بە ڕۆژ مودەی بە زیادبوون نەبێ ئەوانە کە جوار لە ئێمە ئەزانن کە ئەو کەسانەی کە ئێستا زۆرتر بەکارن پێشتر لە 2 ساعات ئێستا 10 ساعات بەکارێنێ بە مروری زەمن وای لێ هاتووە چونکە مێشکی داوایە کە هەڵە بێت و زیاترم بەکاربێنی ئەم بابەتە زیانی تەندروستیمان لێدا ینی کێشەی تەندروستیمان بۆ چکە گوتم مەسەلەی کێشەی چاو ئێستا زۆرێک لە خەڵکی مثلا ئەڵێن دکتۆر ئەو بۆچی ئێمە تەرکیزمان خراپە یەکێ لە هۆکارە سەرچەکانی تەرکیزی مرۆڤ کە خراپە مەسەلەی مێشک مەشغوڵی یەکێک لە هۆکار هەرە سەرچەکانی مەسەلەی تەکنۆلۆژیایە هەموو ئەو وێنانە ئێمە ئەینێنی بۆ مێشکمان هەمووی ڕوا ڕاستە لە بیر و یادەوەریمان نامێت بیرم نییە بەیانەسی چ ڤیدیۆیەکم بەتەواوی کردو ڕوا بەس هەموو شوێنێکی گرتووە لە مێشک و لە زاکیرەی منە وێ بەشێک لەو کاریگەرە تەندروستیەوەی تەرکیز و سەرنجمان خراپەکە یا مەسەلەن ئێستا گرفتە دەرونیەکان زۆر بوون هەموو پێویستی بەم بابەتانەوە کە منەسی تەکنۆلۆژیاکەین و ئەجزانین ئەم تەکنۆلۆژیا شتێکی خراپە بەڵام هێشتا ئێمە هەر بەردەوامی لە بەکارهێنانی کێشەی خێزانی زۆری دروست کردو دا هەر کێشە مەشاکل لە خێزانەکانە هەیە لەسەر مۆبایلەکە بەکارهێنرێەوە شقەی هات تەقەی هاتەوە چییە دوازەی شەو یەکی شەو لەسەر خەتە یعنی ئەم ژن و پیا گومان لە یەکەکەنە بێت چی بێ ئەمە خەریکی چییە ئەم پیاواز ناهێنە هەر خەریکە چەندمان هەیە ڕەمزەکەی نادا بە هاوسەرەکەی نازانێت چوار فەیسبوک و فەیسبوکی هەیە سێ تیکتۆکی هەیە و خەریکی چییە و چی ئەکا چۆن بڕێوە طبعا ئەمە هەموو کێشی کێس خێزانەی دروستەکە ئێستا بانی بەڕاستی چەند کێشی یاساییمان هەیە کە دروستە هەر بمانەوە یعنی جارێ بەبێ مەبەستەوە بەکارێنی جارێ لە ئەکاونتێکەوە لە شوێنێکەوە مەسەلەن نامەیەکە بۆ دەتۆ جواب بدەیتەوە نازانیت تووشی کێشیش یاساییە بی چەند کەسێ هەر ئەسڵەن ئێمە گەورەکانیش تووشی مشکلانە جارێ هاکەکرێ هەر لە ڕێگەم بابەتەوە کە تۆ شارەزایی لە پەنجە بە لینکێکانەی کەسێکێتە ناو مۆبایلەکەت یا کۆمپیوتەرەکەتەوە کە ئەم کێشە یاسایانەشمان بۆ دروستەکە و وامان لەیەکە
زیاتر تووشی مەشاکل بین لەبەرەوە جارێ لە ئیشا بەکارێنی مەسەلەن چ مشکلەکانەوەیە تۆ فەرمانبەرێکی بێت کاری کەسەکە بڕێکی بەڵام جارێ ئەبێ خەریکیەوە بین زۆر جارم جارێ لە بینی نەخۆشەکانی خۆشمە مۆبایل بەکارێنێ نەمە چی جۆرەکە لە هۆگربوون بۆ مۆبایلەوە چیە لەمەلاوی فڕێدەمەلاو لە بۆنە کۆمەڵاتیەکانە بە ناتوانین وازی لە بینی لە جاتیەوەی دانیشن قسە و گفتوگۆ بکەین جارێ ئێم بۆ جارێ لە مۆبایلەکەەوە یاریەکەن بێ قساکەن ڤیدیۆ پیشانێکتریە دێن یعنی ئەمە هەمووی چیە هەموو واکە کە ئەمە شتەکانی ترمان لە دەست بین ویسە بۆ نمونە پەیوەندی کۆمەڵایەتی خێزانیەکان تەنانەت پێدەویستە کەسیەکانی خۆشمان ئێمە وازمان لە هێنا هەموو ئەمانە یەو کەسانە نیشانەی و کەسانە کە ئالوودی بوون کە مدمین بووە لەسەر ئینتەرنێت و ناتوانێ وازی لێبێنێ و لە دەداهاتووشە مەگوتم کێشەی لەوانەیە تەندروستی یا تەنانەت کێشەی دەرونیش بۆ کەسەکان دروست بکات و زیانی تری پێ بگەێنێ ئەمانە بەگشتی و زۆر باشە کێشە دەرونیانەی کە بەهۆی ئالوودەبوون بە ئینتەرنێت و مۆبایلەوە دروست ئەوە بۆ کەسەکە چی؟ یەکەم لە هەموو مهمتر و لەمە زۆر باوتر بریتە لە مەسائلی لاوازی تەرکیز و خراپبوونی تەرکیز و سەرنجکەمە زۆر جار بیرمەچێتەوە شتم بیرەچێتەوە چی بکەم مەسلەیەکی تر مەسلەی توژبوونە بەدڵەڕاوکە و فۆبیا ئەمە چەند کەسمان هەر ببینینی ڤیدۆیەک مەسەلەن بۆ نمونە ئەم ڕووداوانە کە لە ڕابردووە ڕویان ناوە لە ئێستاشا ڕوەدا مەسەلە ڕووداوەکان لە ژیانە مردنی کەسێکە داحمێکەکان دێمە خۆ کوشتەکانی بە تەلەڤیزیۆن بە مۆبایلەکە ئەمە نەبینین شتی زۆر خراپە بینین کوشت نەبینی ئانی زۆر بە شانازی و میدیایەکدا وەزێنە فڵان کەس ئاوا کوژراوە تەسویرەکەمان پیشانەدا ئێمە فۆبیا خاتە دڵی ئینسان قەلەق لە ڕاوکی بۆ دروستەکە وای لێکە بترسێت لە داهاتوو کە شتێکی وا بەرامبەر بۆوان بێ بۆ ڕوو بدە ئەمە مەسەلەن ترس و لە ڕاوی قەلەقی خەمۆکی یەکێک لە هۆکارە سەرنجەکانی خەریکبوون بە خەمۆکی ئەوەیە کە مرۆڤ زۆر خەریکی ئەم بابەتانە بێت و ئەمە بووکو لایەنە دەرونەکە کە لەسەر مرۆڤەتی تووڕەیی ئەو تووڕێی ئێمە هەمانە بە شەشی پەیوەندی هەیە بۆی کە ئێمە زۆر شاشە و مۆبایل بەکارهێنین ناتوانین لەگەڵ ئەوانی تر لە ڕووی ڕۆحی لە ڕووی پەیوەندەکان هەست و سۆزەکان تێکەڵکەینەوە بۆ ئێمە بەستەنها ئامێرێکە هەست و سۆزێکی وایەتیان تەنها سوسەکە من دەریە بڕم ناتوانم لەگەڵ ئەوا دەری بڕم بۆی دەربڕم بۆ خۆمی دەرەبڕم ئەمە واکە کە مرۆڤ زیاتر بەڕووی گرفتە دەرونیەکان بێتەوە وەکوتم جەستەیشمان تووشەکە ئەسا فەقەراتی مل و نازانم هەندێک شت باسەکەن کە لەم فەقەراتی نەدەم ملم فڵانی هەیە و خوارە و نازانم بۆ شای پشتەوەی ئاوایە چاوی زعیفە بێوەسە بۆ مەخڵکە و عینەکی لە چاوەکانی ببینە مناڵی ئێستا چوین عینەک لە چاوەکە یعنی ئەمانەت هۆکار ناڵین 100% ئەوەیە بەس هۆکاری ئەوانە چێک لە هۆکارەکان بەکارهێنانی شاشە و تەکنۆلۆژی هەیە زۆر باش کاکتۆر ئێستا هەر لە جیهانی ئینتەرنێت و مۆبایلدا کەسانێکان ژیانێکی مەجازی ئەژین واتە کاتێک ئەچنە شوێنێکیشەوە باواقعی لەو شوێنانین هەمیشە خەریکی گرتنی وێنە و ڤیدیۆی ئەو شوێنن لە جیاتی ئەوەی کە چش لە شوێنەکە ببینین یعنی زۆر جارەگەر پرسیار لە کەسێ بکەی لەکوێبووی ڕەنگە وردەکاری شوێنەکەت هیچ پێ نەڵێ ئاگای لێ نەبێ بەڵام بەردەوامی خەریکی تەسویر و ڕەسمگرتن و ئەمە بووە ڕەنگە چەندڵی جارێ ئینتەرنێتشی لەگەڵ نییە بەڵام ئەمەش هەر جۆرێک نییە لە ئالوودەبوون کە جۆرێکە لە کێشەی و مەشاکل کە ئەوەی تەکنۆلۆژیا بۆ دروست بە تەواوان تۆ لە جیاتەوەی بچی لەو شوێنە مەسەلەن چیتە خواردنگەیەکە چیتە گەشتێک چیتە گەڕانێک چێژ لە شوێنەکە لە ژینگەکە ببینیت بۆ سفریا ڕەسمگرتنەکەوی بەڵام چێکە لە مشکلەکانی تر بە زۆر ڕەسمگرتنەشە بۆ خۆی بۆیە کە دواتر لە سۆشیال و ئینتەرنێتە بەکاری بێنێت هەمان سەبەبەکەی هەر ئەوەی ئەوەی جۆرێکە لە مشکلەکە کێشە دروستەکە یعنی ئەوە جگە لە مەسەلەی ئەوەی کە کەسەکە بۆ خۆی لە ناوخۆیان نازانێت لەو شتە چێژی لێن تەواو چێژی لێ نەبینی خۆی وەکو خۆی بەس کە چێژی نەبینیەوە بۆ شازێک کە دروستە مەشاکل دروستەکە دواتر ئەمە خۆمە کێشەتری لێ دروستە بێتەوە جگە لەوە کە ئەمە کێشێکتر بە بۆ دروستەکە تەکنۆلۆژیاوەیە کە تێکداری پەیوەندیەکانە پچڕانی پەیوەندیەکانە پەیوەندیمان زۆر خراپە ینی پەیوەندەکان ئەوەی خراپ بۆ ئێستا زۆر کێشە و مەشاکل کە ڕوەدار ئاوا بە کۆمنتێک لە کۆڵیەکەیتەوە کەسێکی لێ بێت چۆن بۆ سەردانیکردن نەماوە هەواڵ پرسینەکان مەلەجێتی بچین لە نزیکەوە لەگەڵ پرسین ڤیدۆکی بۆکەیتەوە تاوا کۆتایی پێ هاتووە ئەمانە هەموو مەشاکل کێشە دروستەکە بۆ ئێمە خێزانەکانمان بۆ گوتم مناڵەکانمان لە دەستە چیانی مناڵی زۆر خێزان لە دەست چووە بە تاوا لە دەستیان چووە بەهۆی ئەم تەکنۆلۆژی و مۆبایلۆ کە ئاگیان لێ نییە لەو ڕۆکە لەوانە مناڵەکە بکوێتە هەڵا لەوەی کە ئێمە هیچ گرنگێکی پێ نادەین دکتۆر ئەو هەڵە باوانە چینکەوا دەکا ئالوودەبوون زیاتر بکە بۆ نەدایک و باوکێکە منداڵەکەی بۆ مۆبایل ژیرەکاتەوە یان ئەوە تا بەردەوام ئینتەرنێتی کراوە بۆ منداڵەکانی کاتێکی دیاریکراونیە شێوازی پەروەردەکردنی تاکەکانی ناو ئەم خێزانە بە شێوازێک نییە کە بە شێوازێک سنووردارانە ئەم ئینتەرنێتە بەکاربێن یان ئەم سۆشیال میدیانی کە لە بەردەمیانانە ئەمانە هەڵی باون کە دەکرێت کاریگەری خراپی هەبێ لەسەر خێزانەکە بەڵێ بۆ پێی قۆناغەکان و تەبەنەکان گۆڕانکاری هەیە لە مەسایلی هەڵە باوەکەن بە خراپترین هەڵەکە ئێمە زۆر تەرکیزمان لەسەرێتی ئەوەیە کە لە مناڵ لە خوار تەمەنی 2 ساڵانەوە تەکنۆلۆژی شاشە ببینێ و بەکاری بهێنێ ئێمە لەگەڵەوەیان دژین بۆ بابەتە بە پێچەوانە لە کۆمەلگای ئێمەیە بەم شاشە ئێمە مناڵژی دەکەین دکتۆر بۆ ئەوەی کە ئیسراحەت بکەین
کە مەسەلەن بتوانانی ئیشی خۆمان بکەین خێنە سەر تەلەڤیزیۆنەکەی یان مۆبایلەکەی دێنێترە و خۆشێتەوە دنیای خۆی واز لە ئێمێنەوە هەڵەیەکی باوە لەو تەمەنەیە لە تەمەنی سەروترا ئێمە بەسەری خوار چواردەوە ئەوانە مشکلەیەکی تر لە کێشە گەورەکانمان کە هەڵەیەکی زۆر گەورەیە جگە لە زۆر بەکارن هەموو قۆناغەکە زۆر بەکاردان هەڵەیە لە هەموو قۆناغێکە بەڵام جگە لەو بابەتە باسەکەم لە هەموو قۆناغ باوترین هەڵەیەمان ئێمە لە ژیانە زۆر بەکاردانە لە مناڵێکی 2 ساڵ هەتاوەکو کاتە کەسێکی 70 ساڵ یا 80 ساڵە تەمەنێکی گەورەتر زۆر بەکارن گەورەترین باوترین هەڵەیەمانە لە خوار تەمەنی 34 مەسەلەی بوونی تۆڕی کۆمەڵایەتیە ینی ئاساییە مناڵ ئەگەر مەسەلەن بە ئایپادێکی بە لە 6 ساڵێکە بۆی چکە بۆتە بەشێک لە ژیانی من ناتوانین وازی لێ بێنین ئێمە خەیاڵی نین بڵێن نابێت هەر هەبێ لە ماڵە با هەی بێ بەڵام بە پێ و کات و کە باسیەکەین دواتر چۆن بەکاربێنرێ کات و ساتێکە بۆی دیاریکراوە بەڵام بوونی تۆڕی کۆمەڵایەتی ئێستا زۆر باوە مەسەلەن تیکتۆکی هێ مناڵێکی بچووکە تیکتۆکیان بۆ داناوە و یا تیکتۆکی دایک و فەرقی نییە تیکتۆکی خۆی بە یا هی دایک و باوکی بەکاربێنە هیچ جیاوازیشی نییە ئەگەر بەکاری بێنن لە مۆبایل دایشە بەکاری بێنە هی خۆی بێ ئەگەر دایک و باوکیشی بەکاری بێنە کەمێک جیاوازی بەسەرش وەکو ئەو لێ دێتەوە مەسەلەن سناپی هەیە سناپەوەی دەستەکە زەردەکە مەسەلەن ئەوەی هەیە کە ئەمە بەشی یەکێکە لە هەر خراپەکان چکە ئەو تەمەن هەر خۆی لەناو هەموو ئەو پلتفۆرمانی سوۆشال میدیا نووسیویانە نابێت لە خوارد 13 ساڵەوە هەی بێ یەکەم شت بنم و جارگەم قسەیان کردووە بێمە مناڵەکە فێری درۆکەین تەمەنی 8 ساڵە 9 ساڵە 10 ساڵە ئەکاواتێکی بۆکەینەوەڵێن 130 بۆ حسابەکەین تەمەنەوە یەکەم شت درۆمان کردێن بۆ خۆی فێرە بێنە فێڵمان بۆ کردویت ئەمە بابەتێکی زۆر خراپە لەو تەمەنە زۆر ئاسانتر هەڵەخەڵەتی زۆر ئاسان هەڵەخەڵەتی مەسەلەی قۆناغی دواتر لە نێوجوانیە کێشەی گەورە نەبوونی چاودێریە کە ئێمە وا بزانین ئەم کوڕە ئەم کچە گەورە بۆ ئیتر خۆی ڕاستوهەڵە ئەزانێ تەمەن ڕاستوهەڵە لە ئێمە باشتر ئەزانێ بەڵام ئەگەری چوونە ناو هەڵەیەوە زۆرە لەبەر بابەتی گەشەکردنی هەموو لایەنەکانی ئەم مرۆڤە بە هەڵای ئەڕوا وازی لێبێنین سەرپەرشتی نەکەین هەڵەیەکی تر ئەوەیە کە لە هەموو قۆناغەکانە ڕوو بە هەتا نێوجوانی مەسەلەی قەدەغەکردنە قەدەغەکردنیش بۆ خۆی غەڵەتە کاتی تۆ مۆبایل لە مناڵ قەدەغە بکەیت و ئایپاد و هەموو شتێک نابێ هەدبێت و چۆنە بێ بەکاری بێنیت و نابێت سەیری بابەهی بێت چۆن نەبێ ئەی گەنەی بوشتی تر هەیە بەدیلی تری هەیە یان کاکتۆر کە باوکەکە تووڕا بێت لە پڕ ئینتەرنێتەکە بژێتەوە لە پڕ شتەکانی لێ ئەزانێ ئەمەش بەخۆێر لەبەر قەدەغەکردن بەمانایەوە منان ئەنە قەدەغەی مەکە فێری بکە چۆن بەکاری بێنێ ئەمەش بە چییە بێ یەکەم شت خۆمانی هەنی من ئەگەگە بەکە ببینێ من لە ماڵەوە لە داوامێمەوە نازانم لە کلینیکە ڕۆمە ماڵەوە پاڵە دەمەوە لەسەر قەنەفەکە بۆ خۆم خەریکم و ینی چی ئامۆژگاریی مناڵ چی وەرەگرن ئامۆژگاری وەر ناگرێت مناڵ واقعا وەرەگرێت کە من تۆ چی بەجێکن دایکی هەر خەریکیەوەی باوکی هەر خەریکیەوەی و مناڵە گەورەکانی خێزان چی بکەینی بەڕازەمە چی بکەین پەیوەندەکانمان کە لاواز بووە بۆی ئەمانە هەڵە باوەکان بۆ ئێمەی گەورەکان زۆر بەکاران هەڵی گەورەمانە هەڵی باوی ئێمە زۆر بەکارهێنانە بەبێ هیچ سانسۆرێک بەکاریهێنین بەڕاستە شتێکی زۆر خراپە و بەڕاستی ژیان و داهێنان لەم کۆمەلگا و لە ژیانی ئێمە نەماوە هیچ ناتوانین داهێنانە بکەین ناتوانین هیچ شتێکی بەرهەمهێنمان هەبێت لە کۆمەلگاکەمانە و کاری سەرشیەوە زۆر سعاتێکم بکات مەسەلەن بە فیڕۆدا بە شتی 20 بدوواش یعنی هیچ سوودێکیشی نەبووە ئەی سوودێکی نەبوو هەر شتی دووبارەیە بەس تۆ حەزت لێت ئینسان جاری وا هەیە لەوانەیە ڤیدیۆیەک دەجار لێ بێتەوە لە ڕۆژێک هەفتەی هەموو ڕۆژێک گوێ لێ بگریتەوە یەتە بەردەمە چێژە لێ بینی دووبارەیەک هیچ کاتە بە فیڕۆ چ سوودێک لێ بینیوە لەبەرەوە ئەمانە هەموو هەڵەکان کە ئێمە بگوتم لە قۆناغەکانی ژیانمانە جێبەجێیەکەین زۆر باشە دکتۆر چارەسەرەکان چین بۆ کەسێک کە ئالوودەی زۆر بەکارهێنانی ئینتەرنێت و شاشەکان بووە چۆن چارەسەر ئەکرێت لەلایەنی دەرونیەوە چۆن دوور ئەکەوێتەوە لە بەکارهێنانی یاخود خاڵی سەرەتا چیە بۆ ئەوەی ئێمە ڕێگری بکەین لەوەی کە ئالوودەی بەکارهێنانی ئینتەرنێت و مۆبایل ببین خۆی مەسەلەی خۆپاراستنەکە جیا لە مەسەلەی چارەسەرەکە با لە چارەسەرەکە دەست پێ بکەین کە چونکە مەسە زۆر بەوانە بۆ مواصفاتی باسم کرد بەپێی ئالوودەبوونمان زۆرە بەڕاستی لە من نەوەکو نەخۆشی هەژماری ناکەم بۆ دووبارەیەکەمەوە بۆی لایەنە زانستەکەی هەژمار بکەم بەڵام بەڕاستی یەکێکە لە گرفتە گەورە و باوەکان کە لە ئێستا زۆرێک لە خەڵکی ئالوودە بۆ بەکارهێنانی تەکنەلۆژیا و مۆبایل و سوۆشیال میدیا وەکتەوەی تێکەڵێک لە ناوێنە ئینتەرنێت ناوێنە سوۆشیال میدیا چی ناوانین چونکە باوترین جۆری ئینتەرنێت سوۆشیال میدیایە مەگە خەڵکیی خوێنەوار و شت بە دوای مەسەلەی ئینتەرنێت تا بڕوا بگەڕێ بە شتی زانستەکەن هەر تەکنەلۆژیا ئەمە بەس سوۆشیال میدیا کە زۆر جاریش ینی تیکتۆکی هەیە نازانێت بە چ ئەکاونتێک بە چ ئیمێڵێک دایناوە لێونە بێ بە چ ڕقەمێ دایناوە بە دانش کە دووارە دروستکاتەوە باش نشت بۆ چارەسەر ئەبێکەمە دانی پیانین ئێمە کێشەیەکمان هەیە ئەنیگە من نەزانم کێشەم هەیە نەزانم مشکیلەم هەیە نەزانم ئەم تەکنەلۆژیا ئەم مۆبایلە ئەم سوۆشیال میدیا کێشەی بۆ دروست کردوم هیچ ناتوانم بچم بدەم بۆ یەکەم قۆناغ
ئێمە شش قۆناغی گۆڕانکاریمانە قۆناغی سەرەتاوەیە کە نازانم کێشێت قۆناغی دووەمەوەی ئەبێ بزانم من مشکیلەم هەیە من کێشەیەکم هەیە ئەمە خاڵی ئەساسی خاڵی دووەم بزانین چارە سەرکردنی ئالوودەبوون بابەتێکی ئاسان و سانا نییە مانەوە بۆ دەکبکۆنە بۆ خۆشمانە گەورەکان کە پێمان وای بڵێ وڵام بتوانم من بە یەکسەر پێی چاکەم نەخێت زۆر کێشی لەکەوێتەوە تووشی کێشی دەرونی کێشی خێزانی کێشی کۆمەڵاتی تووڕێی توندوتیژی لەوانە مەشاکل دروستکەم کەسە لەبەرەوەی کە لە ناکاوتە قەتیەکەی بۆیە کێشێکی ئاسان نیە پێویستمان بکاتە دوو سێم ئەبێت لەسەر خۆ بەهادەی ئەم پرۆسێس جێبەجێکەین یعنی ئێمە زۆر جار دەڵێن ئەوەی کە بۆ نمونە لە ڕووی بە کاتی بەکارهێنان کات ئەگەر کەسێک فێر بووە هەموو ڕۆژێک 15 ساعت 12 ساعت 13 ساعت بەڵام زۆری وایە کەمترین کەسێ 2 ساعت و 3 ساعت زۆرینی لە سێ بەرە ژوور بەکارێنین مۆبایل چونکە ئێستا نە ئیشمانە نە کارمانە کۆمەڵگای ئێمە باسەکەم شتێک نەخۆ پێوە مەسەلەن ئیشە نییە نازانم چێتە داوام لە داوامە خەری شوەیە بەعام خەڵک بەتاڵ کاتی بەتاڵی زۆرە کاتە بەتاڵەکەش بەمەڕ بەسەربێن ئێمە بۆیە بە وردە مەسەلەن 12 ساعت یەکسەر ناڵێنە بێت 2 ساعت بێ وردە کەمە بۆ چەند هەفتەیەک مەسەلەن دوای کەمتر لەو کاتانە خاڵێکی تر مەسەلەی بوونی چاودێری و هەڵسەنگاندنە ئێمە کۆمەڵک بەرنامە هەیەکانە خۆیان هەیە لە زۆرێک لە پلتفۆرمەکانی سوۆشیال میدیا خۆی تایەتی چەند سەعات ئەو پلتفۆرمە ئەو ئەکاونتە ئەو شوێنت بەکارهێناوە لەو لە ئینتەرنێتەوەی پێتەڵێ مۆبایلەکە خۆی تایەتی نەبوو بەرنمەیەکە بۆ چاودێری وەکو چۆن ئێستا خەڵکێک مەسەڵەن کە ئەوێ بچێ بە پێ بڕوە بەرنمەیەکی هەیە لە مۆبایلەکە دایناو بزانە ڕۆژە چەند بە پێ ڕۆیشتووە ینی بۆی بزانە بە چەند بە پێ ڕۆیشتووە بۆ حسابەکە ئەوە هەنگاوی ناوە لەو ڕۆژەیە ئەمان شێوەشتیاتی چەنێک بەکارت هێناوە کام جۆرانە بەکارێنەوە چەنە لەسەر یوتیوب چەنە فیسبوک چەنە تیکتۆک چەنە سناب بۆ چەنێک ئینستا بۆ هەمووی پێڵە کامانەیە تۆ بە پێی کات کە مراقبەی خۆتەکەی هەستەکەی کەمیەکەیتەوە ئەمانە وردە دەکەمەکەیتوانە پێویستمە بە کەسێک هاوکاریمان بکەن بە تەنها ناتوانین ئەم بابەتە تێپەڕێنین چونکە ئێمە خۆمان مرۆڤین بردوو باراچینەوە سەر هەمان ڕتم کە ئەگەر کەسێک نەبێت چاودێری ماکەوەکار ئەو کەسە ئێمە زۆر جارڵە باادامانی خێزانەکە بە پێیسمان بۆنی بێتە لای ئێمە پزیشک دانیش و چارەسەرکارێکی بۆ دانین و بڵێن ئەو بابەتە بکە بەڵام هەمان ئالوودەبوونی تونمان هەیە کە پێویستی بۆ هەیە چارەسەرکار لەگەڵ لە دابنیشەوە بە مەنهەج و بە بەرنامە بە پرۆگرام کاری لەسەر بکە ئێمە جگەلەوە مەسەلی بابەتمان ئێمە کە ئەماکەینە بێمە چالاکی چێژبەخشی جێگرەوە دابنین ناکرێت بڵێ من بێ وازی لەبێن و چی بکەم ئەدەوت کابران کاتی خۆیان گەجگەرە نەکێشە بڕۆ وڵە بە ڕۆژە بخۆ ئەنی شتێکی زانستی لەمە زەمەش وایە کە تۆ دی واز لە ئینتەرنێتەکەیانی وازە تەکنۆلۆژیایان هیچ بەکاری ناهێنی مەسەرەن بەدیلێکم بۆ دۆزەرەوە بۆ گەورە بۆ مناڵیش من بۆ خۆم بەدیل بۆ خۆم دۆزمەوە چیەکەم پەیوەندی کۆمەڵایەتیە وەرزشکردنە چارەکێکی شێژبەخشی وەکو وێنەکێشانە وەکو مەسەلەی نووسینەوە وەکو کتێب خوێندنەوەی بۆ خۆم بەدیل بدۆز بۆ مناڵیش بێ وابێ ئەی تۆ مناڵەکەڵی نابچیتە کۆڵان لە ماڵیشەوە مناڵە خوشکوبرایەکی نییە لەگەڵ یاری بکە ئەی نابێت تەکنۆلۆژیا بەکاربێنێ خۆشمان نایە لەگەڵ یابین هەنی چی بەتەمای چی بکەیانە شتی بۆ بدۆزیتەوە وێنە کێشانی بۆێنمەوە مەسەلەن شتی بۆ ڕەنگی بۆ کڕم خۆی مەسە مەشغوڵیەوە بێ مامەساچی بۆ دانم دەرس و دەوری چیشت بابەتێکی تری پێ بڵێ هیوایەتێکی تری بۆێنم بەجێبەجێ کە خۆی حەزی لێ لەوانەیە لەواندن بێ ئەوانەیە مەسەلەی هەر بابەتی بۆیە بێ بەدیلیش بێنینە جێگاکەوە لەگەڵیان بین وە لەوانە هەمووی گرنگتر ئەبێ خۆمان ئەگەر ئێمە مناڵ بۆ مناڵ باسەکەم بۆ مناڵە بێ ئێمە خۆمان دەست پێش خەربین ئەگە خۆمان ئالوود دەبین کەسێک ئالوودەی جگەرەومەیە ناتوانێت بە کەسێک بڵێ جگەرەومەی مەکێشە کاکتۆریان پرسیارمان زۆرمە بەڵام کاتنمە و دەرفەتنەما سپاس بۆ زانیاریەکان بە ئومێدەوەی کە سوودێکمان گەیاندە بێ و دوور بووین لە ئالوودەبوون وزانین ئێستا ئینتەرنێت سپێسێکی ژیانە بەڵام دوجار ئالوودەبوونیش لە پێشینەیە ڕەنگە هەر کەسێکمان ڕۆژانە بەهۆی بەکارهێنانی موبایلەوە تووشی بووین بۆ زۆر بە ئاگاداریەوە ئینتەرنێت و موبایل بەکاربێنن بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر جعفەر ئەمان پزیشکی پسپۆری دەرونی کە لەگەڵمانە بوو